سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران چەند پەرلەمانتاری دەبێت؟ با پێی بە دوواداچوونەکانی زاری کرمانجی لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران زیاتر لە 37 کەس لە سەرلیستی جیا کاندیدی پەرلەمانی کوردستان و کێبڕکێ لە سەربەدەستهێنانی زیاترین دەنگ دەکەن. لە نێو ئەم ژمارەیەدا زۆرترین ژمارەی کاندیدان بەر پارتی دیموکراتی کوردستان کەوتووە کە 14 پاڵێوراوی هەیە. یەکێتی نیشتیمانیش 11 کەسی ئیدارەی سەربەخۆی سۆرانی پاڵێوراو کردووە. لیستی هەڵوێست 5 کاندید، هەروە لیستینەوەی نوێ 3 کاندید و بەرەیگەل 4 کاندید. لە بەرامبەریشدا حیزبی سۆسیالیست دیموکراتی کوردستانی 1 پاڵێورا و باڵی جیابووەش لەم حیزبە پاڵێوراوێکی هەیە. یەکگرتووی ئیسلامیش پاڵێوراوێک و کۆمەڵی دادگەریش پاڵێوراوێک. سەرۆکی لیستی سەردەمیش خەڵکی ئیدارەی سەربەخۆی سۆرانە. بە پەیام ئامارانەش بێت تەنها لە سنووری ئیدارەی سۆران 37 پاڵێورا بۆ خولی داهاتووی پەرلەمانی کوردستان کێبڕکێ دەکەن. پێشبینیش دەکرێت لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران 12 تا 14 لەم کاندیدانە بگەنە پەرلەمانی کوردستان کە پشکی شێری بەر پارتی دیموکراتی کوردستان دەکەوێت بە 8 بۆ 9 کاندید.